لە شاری سلێمانی سیمینارێکی وەرشی لەسەر یاری وەرشی شاخەوانی بەڕێوە چوو کە باز لە سیستەمی لەشساغی و تەندروستی بۆ وەرزشکاران و هاوڵاتیان کرا. لە شاری سلێمانی سیمینارێک لەسەر یاری شاخەوانی بەڕێوە چوو کە باز لە سیستەمی لەشساغی و تەندروستی کرا، نەک لە بواری وەرزش بەڵکو لەسەر جەم بوارەکانی تری ژیاندا بەڕێوە چوو. یەکێتی شاخەوانی کوردستان سیمینارێکی بۆ سێ کەسایەتی و شارەزا لە بواری وەرزشی شاخەوانی ئەنجامدا، بەڵام هیچ بەرپرسێکی شاخەوانی سلێمانی و لیژنی ئۆلۆمپیک کوردستان ئامادەی نەبوون. ئامانجمان لە سمینارەکە ئەوەیە کە وەرزشی شاخەوانی بە ئەکادیمی بکرێت، وەرزشی شاخەوانی زیاتر بناسێنرێ و ڕوونکردنەوەی تەواو بدەین بە بەشداربووان و بە هاوڵاتیانی شاری سلێمانی و بە کوردستانیانی خۆشەویست کە ڕووکەنە لە وەرزشی شاخەوانی بۆ ئەوەیە کە بە شێوەیەکی تەندروست و شێوەیەکی سەحیانە ئەنجام بدرێت بۆ ئەوەی دوور بین لە هەموو نەهامەتەکانی شاخ. بە دڵنیاییەوە لە هەوڵ و مادووبوونی ئەوەداین کە ئەم وەرزشە بخەینە سەر سکەی خۆی و بە عالەمی و نێودەوڵەتی بکەین ئینشاءالله. شارەزایەکی بواری لەشساغی و تەندروستیش ڕای دەگەێنێت. سیستەمی لەشساغی و تەندروستی نەک تەنها لە بواری وەرزشدا بەڵکو سەرجەم بوارەکانی در لە ژیانی هاوڵاتیاندا دەگرێتەوە. باز لەوەش دەکات کە لە ئاینی ئیسلامدا باز لە سیستەمی خۆراکی بۆ مرۆڤ کراوە و هۆکاری تەمەڵی خەڵکیش ئاشکرا دەکات. بەس لە سیستمی لەشساغی سروشتی ئەوەیە کە ئەکرێ بڵێن پاکێزێکە پێکاتۆ لە چەندین فاکتەر، لە وەرزش، لە هەناسەی خۆ، لە سیستمی خۆراکی، لە تێڕامان، لە خەو. شاخەوانی وەرزش نییە بەڕاستی. ئەگە بە وەرزشی بڵێن ئەکرێ بڵین بانترین وەرزشەکانە، چونکە شاخەوانی دەکرێت بڵێن زانکۆیەکی ڕۆحی و سلوکێکی عیرفانیشە لەگەڵەوەدا. یەکێ لە هۆکارەکانیەوەی کە ئێمە بە کوردیڵە تەپۆل بووین و ناتوانین بژۆڵین ئەوەی کەسە نازانین سیستمی خۆراکی چییە. چوارچێوەی دینی ئیسلامیشدا تاکیدێکی فرەبان لەسەر سیستمی خۆراکی کراوەتەوە. هۆکاری تەمەنی خەڵک یەک بۆی کە هەموو شتەکانی ئێستێوای لاتۆ پاڵەداتەوە ببێتە بەردەمی دوو زۆرخۆر بوو. ڕاهێنەرێکی گەشە پێدانی مرۆیش باز لەوە دەکات ئاوێتەبوونی سروشت و پێکەوەبوون و بەردەوامی نیشانەی سەرکەوتنی هاوڵاتیانە. هەروەها داواش دەکات وەرزشی شاخەوانی بکرێتە کللتور لە ناو خەڵکدا. دیارە هەر کار و چالاکیەک ئەنجامی دەی خۆی پامێکی هەیە لە پشتیوە ئەم پامی ئەم چالاکی کۆمەڵی شاخەوانی کوردستان کە ئەمڕۆکە لێرە چالاکیێکی ڕخستووە ئاوێتەبوونی سروشت و پێکەوە بوون و بەردەوامی نیشانی سەرکەوتنە. هەر کۆمەڵ و دەستە گروپێکە دامەزرێ ئامانجی ئەوەیە کە ئەم وەرزشە بکە بە کەلتوری ئەم وەرزشە بکە بە شتێک کە بڵاو بێتەوە واتە خەڵک ئارەزووی لێ بکە، لەگەڵ ئەوەشدا پاگڕاگرتن و جوانکردنی سیمای ئەو شوێنەیە کە تێ ئەچی و یاخود ئەو شاخ و ئەو کێ و ئەو سروشێکە بۆ ئەچی لەوێ ئارامیەک بڕۆ. ماوەی چەند ساڵێک کە چەندین گروپ و ڕێکخراو بە شێوازی جیاجیا لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی گرنگیان بەم یاریە داوە و توانیویانە چەند چالاکیێکی گرنگ ئەنجام بدەن بە جۆرێک کە توانیویانە بگەنە بەرزترین چیا و شاخە بەرزەکانی هەرێمی کوردستان و تەنانەت دەرەوەی عێراقیش. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلێمانی.